ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی بارانێکی زۆر باریوە لە تەواوی هەرێمی کوردستان. ئەمە شوای کردووە ئاستی ئاوی ڕووبارەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یەکجار بەرز بێتەوە کە ئەمە مەترسیدارە. بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاستی ئاوی ڕووبارەکان هێندە بەرز بۆتەوە کە ئەگەر ساڵی ڕابردوو لە شوێنێک توانای مەلەکردنی هەبێت و سەلامەت بێت ئەو ساڵ بڕواناکەن ئەو شوێنانەش شیاوبن بۆ مەلەکردن. بۆیە ئێمە ڕێنمایی بە گەشتیاران دەدەین کە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران لە ئێستادا بۆ مەلەوانیکردن شیاو نییە. پێویستە گەشتیاران خۆیان پارێزن لە مەلەوانیکردن لەو ئاوی ئەو ڕووبارانە و باشترین شت وایە ئەگەر هەر سەردانی ڕووبارەکانیش دەکەن هەوڵ بدەن لەو شوێنانە کات بەسەر بن کە قەڵەباڵغن و بۆ ئەوی لە کاتی ڕووداوی نەخوازرا و ئەو خەڵکی لەو دەوروبەرە بتوان بەهانایانەوە بچن یاخود لە کاتێک کە تیمەکانی ئێمە لەوێ ئامادەن بتوانن هاوکاریان بکەن. ئێمە لە بەیانیەوە دەست بە پلانەکەمان دەکەین کە بە شێوەیەکی گشتی هەموو ڕۆژانی پێنجشەمە و هەینی لە تەواوی دەواازەکانی هاتنناوەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە چەند تیمێک دادەنین بۆ ئەوەی لە کاتی هاتنناوەی گەشتیاران ڕێنماییان پێ بدەن، بڵاوکراوەیان پێ بدەن، هەوڵ بدەین هۆشیاریان بکەینەوە بە ئاگیان بهێنەوە بۆ ئەوەی لە کاتی هاتنیان بۆ ئێرە وەرگرتن و بەسەربردنی کاتێکی خۆش نەبێتە هۆی کاتێکی ناخۆش و لە دەستدانی ئازیزانیان. هیوادارین گەشتیاران گوێ لە ڕێنمایەکانی تیمەکانی ئێمە بگرن بۆ ئەوی بتوانین بە بەردەوام چاودێری گەشتیاران بکەین و ڕێنماییان پێ بدەین، هەوڵ بدەین لەو شوێنە مەترسیدارەکان دووریان بخەینەوە و چەندین تیمی جێگیریشمان هەیە لە چەندین شوێن. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زیاتر لە 1000 کیلۆمەتر ڕووبارمان هەیە، مە ناتوانین بە درێژەی 1000 کیلۆمەتر تیمی گەڕۆکدا بنین. تەنها دەتوانین لەو شوێنانەی کە ساڵانە گەشتیاری لە کۆ دەبێتەوە قەڵەباڵغی لە دروست دەبێت، تەنها دەتوانین لەو شوێنانە کە تیمەکانی گەڕۆکدا بنین. بۆیە پێویستە هاوڵاتیان و گەشتیاران ئاستی هۆشیاری و خۆپارێزیان بەرز بێت و گوێ لە ڕێنمایەکانی ئێمە بگرن